دژمنانی ئەم دینە هانی ئافرەتانە دەن بەشداری لە دراماکانە بکەن، لە کلیپ، لە شانۆ، لە تۆپێن و کاراتی، لە پاڵەوانێتی، لە لەشجوانی. ئەو ئافرەتەکە لەشی جوان لە جوانی کرد ئەبێت جلێکی زۆر زۆر کەم لە بەرکات. وەک باسمان کرد نەمانەوە تۆ ڕیاضە و تەمرین و وەرزش حرامە، بەڵام هەموو شتێک سنووری خۆی هەیە کە زانیت بەرەو ئەو شێوە دەڕوات کە شەرم و حەیا لە دەست بدەی، شەرم و حەیای تیان نەبوو، ئەو کاتە حرام دەبێت بۆ پیاو بێ ئافرەت بێ. خۆ کاتێ دەڵێن ئافرەتان مەبەستمانەوە نییە کە پیاوان لەگەڵ ژنامە لە بن احتیاجیە، بۆ تۆ حرامێ بۆش حرامە فەرقی نییە. بۆیە هانیان ئەدەن دەچنە دەرەوە بەشداری هەموو شتێ بکەن. لەم فلیما ژنی فڵان کەس بە، لەو درامەکە ژنی فڵان کەس بە، لەو کا خوشکی بە. ئەمە چی غیرەتێکە؟ ئەمە صیفەتی ئینسانە بەرازخۆرەکانە. دەیە ئافرەتی وا هەیە هەر لە فلیمێکە هەر لە درامایەکە ژنی کەسێکە، لە ڕاستیە ژنی کەسیشیان نییە. ئاوا دەیانەوێت وامان لێ بکەن کە شت بەلامانەوە ئاسایی بێت، شتەکان بەلامانە زۆر زۆر ئاسایی بێت. خوای گەورە ڕاکردنی نێوان سەفا و مەروە کات لە گڵۆبە سەوزەکە بە گڵۆبە سەوزەکە ڕائەکە یا پیاوان تۆزە سەری عڕۆن. خوای گەورە ئەوەشی لەسەر ئافرەت هەڵگرتووە. ئافرەتان لە بینی ئەو دوو گڵۆبە سەوزەدا لەوێشا لەسەر خۆ دەڕۆن. بۆچی؟ لەبەرەوە شەرم و حەیان پارێزراو بێت. ئەمە دینی خوایە. لە سەفا و مەروە پیاوان تۆزێ سەریع دەڕۆن و ڕادەکەن کەمێک، بەڵام ئافرەتان هەر ئاسایی دەڕۆن بۆی شەرەف و ناموس و کەرامەتیان پارێزراو بێت. ئەمە دینداری و خواپەرستی خوا فێرمانی کردووە. ئەوانش دەڵێن ڕاکەن بە کەیفی خۆتان، لە جوانی بکەن، لە عاشی خۆتان هەمووی دەرخەن، بڕۆن مەلە بکەن لەگەڵ پیاوانە، زۆر ئاساییە. ئەوە دڵپیسی نییە برای بەڕێزم، ئەوە پاراستنی شەرم و حەیایە، پاراستنی کەرامەتی تۆیە، چونکە ئەوە ژنی تۆیە، بێ ژنی تۆ بێ، نابێ ژنی خەڵک بێ، ئەبێ ژنی تۆ بێ بەتەنها، بۆ تۆ حەڵاڵە، بۆ خەڵکی تر حرامە. ئازادی دەکەی، زۆر جار باجی ئازادیەکەت داوە. خوا ڕێزی زۆری لە ئافرەت گرتووە، بەڵام دژمنانی ڕەوشت و ئەخلاق دەیانەوێت ڕسوایان بکەن لەم ڕێگایانەوە. برای بەڕێزم لە کۆتاییدا دەڵێم بە ئاگامان لە خۆمان بێ، خوشکە بە ڕێزەکانم، ستوێن بەخوا ئەوانەی کە ئێوە بۆ شوێنە خراپەکان دەبن، تێکەڵاویتان فێر دەکەن لەگەڵ پیاوانە، هەموو شتێکی خراپتان لا ئاسایی دەکەنەوە، ئەوانە خەمخۆر و دڵسۆزی ئێوە نین. ئەوانە دەیانەوێت لەو ڕێگایانەوە بە ئێوە بگەن، دەیانەوێت ئارەزۆکانی خۆیان بەتاڵکەنەوە لە ئێوەدا، بەڵام ئێوە هەستی پێ ناکەن. وا دەزانن ئەمە ئازادیە، ئەمە خۆشبەختیە، بەڵام نازانن قیامەتێکی سەخت بەدواتانەوەیە. بۆیە ئینشاءڵڵا بە ئاگامان لە خۆمان بێ، تەقوای خوا بکەین، لە خوای گەورە بترسین. هیوادارم ئینشاءڵڵا خۆمان بپارێزین، ژنەکانتان با سافیرە نەبێ، کچەکانتان با سافیرە نەبێ، بە شەرم و بە حەیاوە باشوو بکەن. وەڵا نابێ من ژنەکەم بەو شێوە، خۆ پیرێژن نییە بە جلێکی شەرعیەوە شوو بکات. پیرێژنی چی بۆ ئافرەت بەوە بێتە پیرێژن؟ کچەکەت وەڵام خۆ پیرێژن نییە شوو بکە، بە ئەمڕۆ جلێکی جوانە بەرکا خۆی ڕوود کاتەوە، با خەڵک بزانێت کچەکەم جوانە. بەخوا ئەگەر خەیتە سەر پلێت، هەندێکیان ئەو بۆ یاخی ئەو دەرمانەی لێەکەیتەوە کاتە زانین چەندە جوانە، بۆ دەرەکەوێ بە تەواوەتی، ئەو کاتە زانین زاوا چۆن قوڕ کراوە بەسەریا. ئەگەر خەیتە سەر پلێت کردووەتەنی. بۆیە بەداخەوە با لە خوا بترسین، تەقوای خوا بکەین، دنیا و قیامەتی خۆمان نەدۆڕێنین. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پرسیاریان لێ کرد چی شتێک ئینسان زۆر دەخاتە بەهەشتەوە؟ فەرمی تەقوى الله و حسن الخلق. تەقوای خوا، ڕەوشت جوانی، زۆربەی خەڵکی بۆەوەی ئەم دوو سیفەتە چنە بەهەشتەوە. وەڵڵاهی سافیرەیی، وەڵڵاهی ئاهەنگەی ئەم ڕۆژە بەم شێوەیە دەکرێت، هیچی ڕەوشت و ئەخلاقی تێدا نییە، هەیە زۆری تیانە، هەیە زۆر کەمی تایە. جا بۆیە تەقوای خوا بکەن، لە خوای گەورە بترسن، خوا ئەگیان خۆت شاید بە ڕامگەیان، خوا ئەگیان خۆت شاید بە، خوا ئەگیان خۆت شاید بە.